پەیام چیرۆکی پیرەپیاوێک دەخاتە ڕووکە لە سنووری شارەوانی چەمچەماڵ کاری ژینگە پارێزی ئەنجام دەدات. ئەویش مامقادری تەمەن 72 ساڵە. ئەم پیاوە بە تەمەنە ماوەی 9 ساڵە بە شێوەی گرێبەست ئەم کارە قورسە ئەنجام دەدات. ئێستاش تاکە داواکاری لە حکوومەت گۆڕینی ڕاژەکەیەتی لا گرێبەستەوە بۆ فەرمانبەری هەمیشەیی یاخود دەستکاریکردنی پاشەکەوتی موچەکەیەتی. هاوکات نیگەرانی شەلەوەی کە هاوڵاتیان وەک پێویست هاوکاری ناکەن. نارما بوون ئەم ساڵێتە بچێنە 2009 ساڵە هەر ئەکتە لە ڕسمی نییە. ئێوە ئەگەممانکەن باشە داواتە ئەگەممانکەن بە ڕسمی. ئەگەر نەسمانکەمە دەستارسمان نییە. کورە بەخوا کەم. نەبەخوا بەتەنا وەک ئاگارا مەزاها بەتەنا من لێرم. کەچی لێنە بەس من لێرم. وەڵا بەس دوعمانم هەموو ڕۆژ دەداوامەکە. ئارە بەس دوعمان نا. بەس دوعمان ئیسراحەتەکە. کورە بەس ناچاریە. وەڵا تۆ سەرخێزانی. بەێ. بەستەکە ناکە ئەوایە. سەرۆکی شارەوانی چەمچەماڵیش باسی لەوە کرد لەگەڵەوەی مامقادر پیاوێکی بەتەمەنا بەڵام دڵسۆزانە کارەکانی ئەنجام دەدات و بە درێژایی هەفتەش جگە لە ڕۆژانی هێنی کارەکانی جێبەجێ دەکات. سەبارەت بە گۆڕینی ڕاژەکەی مامقادر و هاوتەمەنەکانی ئەو ناوبرە و ئاماژەی بەوە کرد لەبەرەوەی مامقادر تەمەنی لە سەر و 70 ساڵەوەیە بە هیچ جۆرێک ناتوانن بیانکەن بە فەرمانبەری هەمیشەیی. بەڵێ مامخار تەوانێکێکە لە کارمەندە زۆر دڵسۆزەکان ماوەی 9 ساڵە لە شارەوانی بە گرێبەست کارێکە و ڕۆژانە کارەکانی خۆی بە ڕێکوپێکیەکات سەبارەت بەوەی کە بکرێن بەڕسمی ئەم کارمەندانە لەبەرەوەی تەمەنیان زۆرە مامخادر تەمەنی سەروی 70 ساڵە ئەوانی کە تەمەنیان لە تەمەنی تەقاعودی تێپەڕێت بەپی ڕێنمایەکان ناکرێ بکرێن بەڕسمی لەبەرەوەی ماوەی ئەو خزمەتەی کە هەیەە ناگاتە 15 ساڵ کە تەمەنیان شمولی تەقاعودی بکات لەبەرەوە بەپی ڕێنمایەکان ناکرێت بەڕسمی بەڵام ئێمە داوا لە حکوومەتی هەرێمەکەین بۆ ئەم حاڵەتانی وەکو مامقادر چەندین حاڵەتی تر لەوانەیە لە شارەوانەکانی تر و لە دایرەکانی ترا هەبن ڕێنماییەک دەربچێ بۆ ئەوەی لەم تەمەنەیە کە توانای کارکردنیان نەماوە موچەیەکیان بۆ خەرج بکرێ ئەمان ئێستا لە ناچاری ئەم کارەکەن. لە زۆربەی وڵاتانی جیهاندا پیاوانی بە تەمەن بە موچەیەکی شایستە خانەنشین دەکرێن بەڵام لە هەرێمی کوردستان بەهۆی بەهەدەردانی سامانی میلەت و نادادپەروەری کۆمەڵایەتیەوە مامقادر و چەندین هاوشێوەی ئەو بۆ دابینکردنی بژێوی ژیانیان کارێکی قورس ئەنجام دەدەن کە لەگەڵ تەمەنیاندا نەگونجاوە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.